بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، گەشتونە فەرموودەی 22مین لە 40 نەوەویە کە ئەویش فەرموودەیەکی گرنگە، فەرموودەی جابری کوڕی عەبدیللاهە، فەرموودەیەکی صحیحە ئیمامی مسلم ڕیوایەتەکە. إمام النووي دفرميت عن أبي عبد الله جابر بن عبد الله الأنصاري رضي الله عنه أن رجلا سأل النبي صلى الله عليه وسلم فقال: أرأيت إذا صليت المكتوبات وصمت رمضان وأحللت الحلال وحرمت الحرام ولم أزد على ذلك شيئا أدخل الجنة؟ قال: نعم. بله. بەڕێزان، جابری کوڕی عەبدیلله ڕەزامەندی خوای لەسەر بی کە یەکێکە لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بی کە ئەنساریە و خەزرەجیە و کوتا سەحابی بوو کە لە مەدینە وەفاتی کرد، بۆیە ئەویش یەکێکە لەو هاوڵە بەڕێزانەی کە تەمەنێکی هەبوو، یعنی لە تەمەنی 94 ساڵی وفاتی کرد، یعنی 94 ساڵ ژیا کە لە 16 پێش کوچی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەدایک بووە، 16 پێش کوچی پێغەمبەر صلی الله علیه وسلم، و لە ساڵی 78 کۆچی وفاتی کردووە، لە ساڵی 78 کە عمری ئەو کاتە وەکو باسمان کرد 94 ساڵ بووە. و ئەو هاوڵە بەڕێزە یەکێک بوو لەوانەی کە بڵێن عالمێکی گەورە بووە، تەنانەت یعنی مفتی سەردەمی خۆی بووە و دەرس و حەلەقاتی علمی تایبەتی خۆی هەبووە لە مزگەوتی پێغەمبەر درودی خوای لەسەر بی لە مەدینە، و یەکێکە طبعاً لەو کەسانەی کە لەگەڵ پێغەمبەر درودی خوای لەسەر بی بەشداری کردووە لە هەموو مەشاهد و لە هەموو غەزایەکان. بۆیە یەک لە قسەکان خۆی دەفەرمی، جابری کوڕی عەبدیلله دەفەرمێت: ما تخلفت عن غزوة مع رسول الله صلى الله عليه وسلم بعد أن استشهد أبي في غزوة أحد. طبعا بابی جابری کوڕی عەبدیللاش ئەویش هەر سەحابی بووە، ئەمەش یەکێکە لەو سەحابانەی کە خۆی و بابی، یعنی ئێمە کۆمەڵە سەحابەمان هەن کە کوڕ و باب سەحابین، ئەمەش بڵێن یەکێکە لەوانە کە بابی جابری کوڕی عەبدیلله لە غەزای ئوحود شەهید بوو. بۆیە جابری کوڕی عەبدیلله دەفەرمێت: من لە دوای شەهیدبوونی بابم لە غەزای ئوحود من قەت دوا نەکەوتیمە لە بەشداریکردن لە هەموو غەزایەکان و بەشداری هەموو مەشاهدم کردووە لەگەڵ پێغەمبەر درودی خوای لەسەر بی هەتا وەفاتی پێغەمبەریش درودی خوای لەسەر بی. ئەوجا ئەم هاوڵە بەڕێزە یەکێکە لەو سەحابانەی کە حەدیسی زۆری ڕیوایەت کردووە، وەکو گوتمان ینی پێشتر باسمان کرد کە کۆمەڵە سەحابی هەن، 6 هەندێک دەڵێن 7 کە زیاتر لە 1000 حەدیسیان ڕیوایەت کردووە. ئەمەش یەکێکە لەو کەسانە کە 1540 حەدیسی ڕیوایەت کردووە لە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی. ئەمە ینی وەکو کورتەیەک لەسەر بڵێن تەرجەمە و ژیاننامەی بڵێن ڕاوی ئەم فەرموودەی کە ئێمە ئەمڕۆ قسە لەسەر دەکەین، ئەویش بڵێن فەرموودەی جابرە، گوتمان ئیمامی مسلم ڕیوایەتەکە کە فەرموودەیەکی صحیحە. بەڕێزان، فەرموودەکە بەوە دەست پێ دەکە کە جابر دەجێرتەوە، دەفەرمێت: أن رجلا سأل النبي صلى الله عليه وسلم، يعني دەفەرمێت پیاوە کەسێک پرسیاری کرد لە پێغەمبەر درودی خوای لەسەر بی. پرسیاری چی کرد؟ پرسیاری چی کرد ئەم هاوڵە بەڕێزە؟ یعنی ئەمە بەڕاستی ئەوەمان بوو دەردەکەوی کە حرسی سەحابە چەند زۆر بووە، پەروشی ئەوان بۆ ئەوەی کە لە دینەکەی خوان شارەزایی پێیا بکەن، یان پەروشیان زیاتر لە بوو قیامەت و بوو ئاخیرەت و بوو دینەکەی خۆیان بوو، بەقەدەر ئەوەی کە بڵێن پەروشیان لەبوو دنیا و لەبوو
خۆشی دنیا و مەلەزات و نەعیمی دنیایان بیتن. بۆیە بزانە بەڕێزان ئەگەر دقت بدەی لە هەموو ئەو فەرمودانەی کە سەحابیەک پرسیارەکە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبینی هەمووی پرسیاری پەیوەندی بە دینەوە هەیە، پەیوەندی بە بڵێن پابەندبوونی خوانەوە بە فەرمانەکانی خوا و پێغەمبەر درود خوای لەسەر بی. یعنی نەماندیتە سەحابی هاتبیتە لای پێغەمبەر درود خوای لەسەر بی داوای کردبی لە ڕووی دنیاوە شتێکی پێ ببەخشی یان مەسەلەن دەوڵەمەند ببی، بەلکو زیاتر ئەوان پرسیارەکانیان لە دەرحەق دین بووە. طبعا حتا ئێمە فەرمودەی ترمان هەیە کە ئیمامی مسلم هەر ئیمامی مسلم ڕیوایەتەکە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی جارێک لە جاران حاجەتی یەک لە سەحابەکانی خۆی بووی ئەدا دەکە، یعنی لە فەرمودەکە باس نەکراوە حاجەتەکە چییە. المهم دیارە سەحابیەک پێویستی بە هاوکاری و یارمەتیەک بووە یان پێویستی بە شتێک بووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم بووی جێبەجێ کردووە. دوای ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیاری لێ کردووە، پرسیاری لە ئەو سەحابیەی کردووە، گوتیتی پرسیار بکە تو چت دەوێت. طبعا ئەو سەحابیەش بڵێن حاجەتێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ کردووە، پرسیاری لێ دەکە دەڵێت تو چت دەوێت پرسیار بکە، هەرچی دەتەوێت من بۆ ئەوەی بدەمێ بەرامبەر ئەو بڵێن ئەو حاجەتەی کە لە بوو منت جێبەجێ کرد. طبعا سەحابیەکە داوای پارە ناکە، داوای هاوکاری و یارمەتی ناکە، داوای دنیا و نەعیمی دنیا و خۆشی دنیا ناکە. دەفەرمی چی؟ دەفەرمێت ئەسئەلوکە مرافەقەتەکە فی الجەنە، دەفەرمێت ئەسئەلوکە مرافەقەتەکە فی الجەنە. من تەنیا ئەو داواکاریم هەیە ئەی پێغەمبەری خوا، دەمەوێت لە ڕۆژی قیامەت لە خزمەت جەنابت بم، یعنی ڕەفیق و هاوڕێی جەنابت بم لە ڕۆژی قیامەت، چۆن لە دنیا خوای گەورە ئێمەی بێبەش نەکردووە لە ڕەفاقەتی تو، لە قیامەتیش دەمەوێت هەر لەگەڵ تو بم. ئەو جا دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەوە غەیرە ذالک، داوای شتی تر بکە قەیناکە ئەمە پەیوەندی بە دین و بە قیامەت و بە ئاخرەتەوە. لە دنیا چت دەوێت؟ فەرمووی هو ذاک، من هیچم ناوێت لە دنیاش هەر ئەوەیە ئومێدم. ئەو جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فأعني على نفسك بكثرة السجود، فأعني على نفسك بكثرة السجود. ئەتوو إن شاء الله دەبی ڕەفیقی من لە بەهەشت، بەڵام توش هاوکاری من ببە بۆ ئەوەی کە زۆرترین کڕنوش و سوجدە بوو خوای گەورە بیبەی. طبعا لێرە مەبەستی پێ زۆرترین نوێژ و عیبادەت و تاعات ئەنجام بدەین. بۆیە بەڕێزان ئەمە بەڕاستی خاڵێکی گرنگە، دەبینین یعنی سەحابەکان، زانایان، پێشینان، شوێنکەوتوان هەمویان ئەوەندە پەروشی دینی خۆیان بوون، ئەوەندە پەروشی قیامەت و ئاخرەتی خۆیانیان بووە، ئەو نیوەی ئەوەندەش پەروشی دنیا و بڵێن خۆشی دنیا نەبووینە. بۆیە دەبینی ئەم پیاوە کە پرسیارەکە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت ئەرەئەیتە ئیذا صەلەیت المەکتوبات وصمت رەمەضان، دەفەرمێت ئەی پێغەمبەری خوا، ئەمە پرسیارەکە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەی پێغەمبەری خوا، هەرێ ئەگەر بێت و من نوێژی مەکتوبات بکە، مەکتوبات یعنی نوێژی فەرز، یعنی ئەو پێنج نوێژەی کە خوای گەورە فەرزی کردووە لەسەر ئێمە لە شەو و ڕۆژێکدا، بۆیە فەرمووی ئەگە بێت و من ئەم پێنج نوێژە وەکو خۆی ئەنجام بدەم، وصمت رەمەضانە و مانگی ڕەمەزانیش هەمووی بەڕۆژی بم، وأحللت الحلال وحرمت الحرام. و لێرە بۆیە زانایان دەفەرمون وأحللت الحلال، یعنی من چ لە ڕووی اعتقادیەوە هەرچی ئەوانەی کە خوای گەورە حەلالی کردووە من بە حەلالی دەزانم، من وەرم گرتووە قبولم کردووە و جێبەجێش دەکەم، وحرمت الحرامە دیسان لە ڕووی اعتقادی و لە ڕووی عملیەوە، یعنی هەرچی ئەوانەی کە حرامت کردووە من لە خۆم حرام کردووە و قەدەغەم کردووە لە خۆم و دووریش کەوتمەوە، یعنی بڕوان پێ هەیە لە ڕووی اعتقادیەوە ئەوانەی کە خوا و پێغەمبەر حرامی کردووە منیش بەلامەوە حرامە قبولم کردووە وەرم گرتووە و جێبەجێشم کردووە دوور کەوتیمەوە لە حرام. ئەوجا فەرمووی وەلەم ئەزید على ذلك شيئا، و هیچ
زیاتر لەوە زیاتر نەیکەم، یعنی غەیری ئەوانەی کە فەرزن ئەنجامی بدەم. مەبەستی پێ ئەوەیە بەڕێزان کە من ئەگەر سنەتەکان مستحبات و مندوبات و نەوافل و تەطەوعەکان ئەوانە نەیکەم، تەنیا اکتیفا بە فەرزەکان بکەم. ئەدخول الجەنە، من دەچمە بەهەشت ئەی پێغەمبەری خوا؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی نەعەم، بەڵێ، فەرمووی بەڵێ دەچیە بەهەشت. لێرە بەڕێزان خاڵی یەکەم طبعا ئەمە ئەم پرسیارە مەبەستی پێ ئەوەیە کە حکمی شەرعی بەیان بکرێ، وئیلا ئەگەر ئێمە دیقەتێک بدەین لە هەڵسوکەوت و بڵێن پابەندبوونی سەحابە بە تایبەتی لە بوو فەرمانەکانی خوا و پێغەمبەر درودی خوای لەسەر بی، دەبینین ئەوان تەنانەت هیچ جیاوازیان نەدەکردە نێوان فەرز و سنت. ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنجامی دەدا ئەوان جێبەجێیان دەکرد، پابەند دەبوون بەوە، یعنی نەیان دەگوت ئەمە سنەتە ئەمە فەرزە، بەڵام ئەمە دەیەوێت ڕوونی بکەتەوە، بەیانی بکە بوو مسلمانان هەتا ڕۆژی قیامەت. ئێمە لە عیبادات لە دین هەندێک شتمان هەیە فەرزە، هەندێک شتێترمان هەیە سنەتە. فەرز بەڕێزان، فەرز ئەوەیە کە مولزەمە، ئینسان مولزەمە بۆ ئەوەی کە جێبەجێ بکە، ئەوەی کە خۆی بە مسلمان دادەنێ، ئەوەی کە بڕوای هیناوە کە خوای گەورە شتێکی فەرز کردبی لەسەری، ئەمە بووی نییە لای بدەلێ، یان بووی نییە نەیکە، بووی نییە جێبەجێ نەکە. ئەگەر خۆی بە مسلمان دابنێ، ئەگەر بێوێت حەشری بکرێ لەگەڵ مسلمانان، لەبەر ئەوە بڵێ نیشانەی ئیمانی کەسەکە ئەوەیە کە پابەند بی بە فەرمانەکانی خوا و پێغەمبەر درودی خوای لەسەر. بۆیە زانایان کە دەفەرمون فەرز ئەوەیە يعاقب تاركه يثاب فاعله ويعاقب تاركه. فەرز ئەوەیە کە ئەو کەسەی کە دەیکە ئەنجامی دەدە، جێبەجێی دەکە، خێر و ئەجر و پاداشی بووی دەنووسرێ، بەڵام ئەو کەسەی کە نەیکە گوناحی بووی دەنووسرێ. بەڵام هەندی سنەتە وەکو زانایان دەفەرمون، یعنی ملزەم نییە، سنەت تەطەوعە، نافلەیە. سنەت ئەوەیە کە يثاب فاعله ولا يعاقب تاركه، يعني ئەو کەسەی کە دەیکە خێر و ئەجر و پاداشی بووی دەنووسرێ، بەڵام ئەوەی کە نایکە گوناحی بووی نانووسرێ، لەبەرەوە سنەتە. بۆیە ئێمە سنەتمان هەیە و فەرزمان هەیە. ئەم فەرمودەیە ئەوەمان پێ دەڵێ ئەگە بێت و یەکێک تەنیا فەرزەکان جێبەجێ بکە، بەڵام دوای دەینە سەر ئەوە ئایا فەرزەکان بە چ شێوازە، بە شێوازێکی تەواو کامل، ئەمە ئەگەر خوای گەورە قبولی کرد ئەمە دەچتە بەهەشت، با ئەگە سنەتەکانیشی ئەنجام نەدا. بەڵام دوای دەینە سەر ئەوەی ئایا مەسەلەی سنەت کەواتە ئێمە سنەت مادەم وایە با سنەت نەکەین، یان ئەسڵەن ئەو سەحابیە یان سەحابەکانی تر کاتی کە پرسیاریان کردووە مەبەستیان پێ ئەوە بووە نەیکەن، نەخێر، مەبەستیان پێ ئەوە بووە کە یعنی لە ڕووی اعتیقادیەوە بزاندرێت سنەت فەرز چییە و سنەت چییە. بۆیە بەڕێزان ئەم فەرمودەیە ئەگەر دیقەت بدەی تەنیا باسی نوێژی کردووە لە فەرزەکان و باسی ڕۆژی ڕەمەزانی کردووە. ئەمەش پرسیارێک لێرە دێتە پێش، ئەویش ئەوەیە ئەدی زەکات، ئەدی زەکاتیش فەرز نییە؟ ئەدی حەجی ماڵی خوا، ئەدی ئەویش فەرز نییە؟ ئێمە لە فەرمودەکانی پێشووتر فەرمودەی بنی الئیسلام على خەمس پێشتر باسمان کرد، شیمان کردەوە کە ئەم پێنج پایەی ئیسلام جگای لە شەهادەتەین نوێژە، ئەوجا ڕۆژیە، ئەوجا زەکاتە، ئەوجا بڵێن حەجە. ئەدی بوو لێرە تەنیا باسی نوێژ کراوە و باسی چی کراوە و باسی ڕۆژی کراوە. طبعا لێرە زانایان دوو بوچوونیان هەیە. بوچوونێک دەڵێن ئەم کەسە کە هاتووە پرسیاری کردووە پێدەچی ئەم کەسێکی دەوڵەمەند نەبی، یعنی بۆ ئەوەی کە زەکات لەسەری فەرز بی، بۆیە خۆی کە هاتووە پرسیاری کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم زانیتی ئەم کەسە
ئەوەندە پارەی نییە بۆ ئەوەی کە زەکاتی بدە، چونکە زەکات فەرز نییە لەسەر هەموو کەس، فەرزە لەسەر دەوڵەمەندەکان ئەوانەی کە نیسابی ماڵیان گەشتوتە ئەو ئاستەی کە لە شەرع دیاری کراوە، ساڵێک بەسەر چووە ئەو جادەبی بیدە بە نیزبەیەکی دیاری کراوە کە ئەمە بابەتێکی فراوانە. بەڵام ئەگەی کە فەقیربی هەژاربی ئەمە معلومە کە زەکاتی لەسەر نییە، هەتا دەمری زەکات نادە و هیچ گوناحیشی بۆی نانووسێ. و حەجی ماڵی خواش بە هەمان شێوە وهر وەکو لە فەرمودەکەی بني الإسلام على 5 هاتووە وحج البيت من استطاع إليه سبيلا، ئەوەی کە ئەستیطاعی هەبی دیارە ئەوە استیطاعی نەبووە بۆیە ئەو پرسیاری حەجەکەشی نەکردووە. ئەمە بۆچوونێک تر کە هەندێک لە زانایان دەفەرمون نەخێر مەسەلەی زەکات و حەج یان هەر شتێکی تر کە فەرز بی بوو نمونە زەکاتی فطر مثلا سەرفترە مثلا کە فەرزە یان هەر شتێکی تر کە فەرز بی دەچتە چارچێوەی وأحللت الحلال وحرمت الحرام. ئەمە گشتگیرە کە لە فەرمودەکە هاتووە لە دوای ئەوەی ئیذا صليت المكتوبات وصمت رمضان فەرمووی وأحللت الحلال وحرمت الحرام. هەر شتێکە حلال دانا من بە حلالم دەبینم و جێبەجێ دەکەم و حرامش بە حرام دەزانم و خۆم لێ دوور دەخمەوە، کەواتە ئەمە دەچتە ئەم چارچێوەیە. بەڵام بەڕێزان فەرمودەی ترمان هەیە هاوشێوەی ئەم فەرمودەیە کە زەکاتیشی باس کراوە تێدا و حەجیشی تێدا باس کراوە و ئەو فەرمودەیە بخاری مسلم ڕیواتیان کردو، ینی فەرمودەیەکی متفق عەلەیهیە صحیحە. فەرمودەی جابر ئەوەی کە ئێمە قسەی لەسەرەکەین ئیمامی مسلم ڕیواتەکە، ئەم فەرمودەیە بخاری مسلم ڕیواتیان کردووە. ئەویش بە هەمان شێوە کە پیاوەک دێتە خزمەت پێغەمبەر درود خوای لەسەر بی پرسیارەکە، دەفەرمێت یا رسول الله أعلمني ماذا فرض الله علي، دەفەرمێت ئەی پێغەمبەری خوا فێرم کە خوای گەورە چی لەسەر من فەرز کردووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی 5 صلوات في اليوم والليلة، 5 نوێژ فەرزی کردووە خوای گەورە لەسەر تو لە شەو ڕۆژێکدا. قال هل افترض علي غيرها، باشە غیری ئەم 5 نوێژە هیچ نوێژی تر فەرزی کردووە لەسەر من؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لا إلا أن تطوع، نەخێر تەنیا ئەم 5 نوێژە فەرزە ئللا ئەگە بێت و یەکێک بە تەطەوع سنەت، یعنی بەڵام فەرز نییە ئەوانەی تر. قال ثم ماذا، لغیری ئەوە چێتر فەرزی کردووە خوا لەسەر ئێمە؟ فەرمووی قال صوم شهر رمضان، خوا مانگی ڕەمەزانیشی فەرز کردووە، ڕۆژی مانگی ڕەمەزان. قال هل افترض علي غيره، هیچ ڕۆژی تری فەرز کردووە لەسەر من غیری ڕەمەزان؟ قال لا إلا أن تطوع، نەخێر ئللا ئەگە بتەوێت يعني بتطوع يعني نك بفرض. قال ثم ماذا، هي أما ليرة أوجه دينا زكاة وحج. أدي دواية شي، قال زكاة مالك وعلمه الزكاة، فيري شكل زكاة يعني شي. قال هل فرض عليك غيرها، خواهي قورا فرضي كردوها لسرتو يعني لسر أمتي غيري أويك زكاة؟ قال لا إلا أن تطوع، يعني أقر بصدقة بخشين با زكاتش نبي بس أما فرض نية. قال ثم ماذا، أدي دواي أو شي تري فرض كردوها؟ قال تحج بيت الله إن استطعت إليه سبيلا، حج مال إخوابك أجر تواناي أو تهبو. قال هل فرض علي غيره، خواي قوله هيك تري فرض كردوها لسر من جقاي لحج؟ قال لا إلا أن تطوع، يعني نخير إلا أجر مثلا بشي عمريك بكيك أما تطوع، يان مثلا حج لعمري جارك فرضه جاري دوام وسيام وديام أو سنته. أو جاء بزانه برزان لو فرمودية جواز لقل فرمودكي جابر باسي زكاة حجش كردوه، يعني باسي هر 4 ركني إسلامي كردوه، طبعا جقايلة بلين شهادتين. أو جاء فرموي قال والذي بعثك بالحق نبيا لا أزيد على ذلك ولا أنقص، فرموي سند بو ذاتا دكمك أتوب إما ناردي، ما بستي بي سند بذاتي خواهي قورة لا أزيد على ذلك ولا أنقص، نزيادة كم نكم دكم، يعني أو فرزانة جيبا جيدا كم وكو خوي نكم دكم نزيادة. أو جاء أورشت
دیارە هەندێک سەحابەی تریش لەوێ بووینە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چی؟ فەرمووی ئەفلح ئین صدق، فەرمووی ئەفلح ئین صدق، سەرکەوت ئەگەر ڕاست بکە. یعنی وەکو بڵێن ئەم کەسە کەسێکی یان لە ڕیوایەتێک هاتووە من ئەراد ئەن ينظر إلى رجل من أهل الجنة فلينظر إلى هذا، هەر کەسێک بێوێت تەماشای کەسێک بکە لە ئەهلی باش با تەماشای ئەو کەسە بکە. وێ بەڕێزان لێرە ئەم فەرموودەیەش هاوشێوەی فەرموودەکەی جابر کە گوتمان ئەم فەرموودەیەش صحیحە متفق عەلەیهە، ئەوەمان پێ دەڵێ کە لە دین ئێمە فەرزمان هەیە و سنەتمان هەیە، بەڵێ ئەگە بێت و یەکێک تەنیا ئیکتیفا بە فەرزەکان بکە بەڵام بە مەرجێک فەرزەکانی تام بن، کامل بن، تەواو بن، کەم و کورتی لە فەرزەکانیدا نەبی وەخوای گەورە قبولی کردبی تەواو، ئەوانی تر سنەتن ئەگەر نەچیکە خوای گەورە دەیبەتە بەهەشت. بۆی حتا هەندێک لە زانایان ئەم فەرموودەیە دەکەنە بەڵگە لەسەر ئەوە کە بۆ نمونە مەسەلەن ئیمامی ئەبوو حەنیفە بەلایەوە نوێژی وتر فەرزە واجبە، بەلایەوە چونکە ئیمامی ئەبوو حەنیفە جیاوازیەک دەکە لە نێوان واجب و فەرزی، یعنی بۆی بەلایەوە واجبە سنەت نییە. بەڵام هەرچی سێ مەزهەبی تری مەزهەبی بڵێن ئیمامی مالک و ئیمامی شافعی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل دەفەرمون نەخێر وتر ڕاستە سنەتێکی مؤکەدەیە بەڵام فەرز نییە. ئەم فەرموودەیە دەکەنە بەڵگە دەڵێن بزانە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەفلح ئین صدق، و لە فەرموودەکە هاتووە تەنیا باسی ئەم پێنج نوێژە کراوە، لە غەیری ئەم پێنج نوێژە هیچ نوێژی تر باس نەکراوە. بۆیە تەنیا ئەم پێنج نوێژە اللهم ئیلا هەندێک نوێژی ترمان هەیە ئەویش پێ دەگوترێ فروض الکیفایە، فەرض و کیفایەیە. یعنی مەسەلەن بۆ نمونە نوێژی جەنازە، یعنی ئەمە سنەت نییە، ئەمە فەرزە بەس فەرض و کیفایەیە. فەرض و کیفایە یعنی ئەگە بێت و کۆمەڵە کەسێک پێ هەستن گونەح و تاوانەکە لەسەر هەموو خەڵک لا دەچی، بەس ئەگەر کەسێک مرد کەس نوێژی جەنازەی لەسەر نەکە هەموو خەڵکی ئەو شار و ئەو وڵات و ئەوانەی کە ئاگاداری ئەم بابەتەن تاوانبارن. بەڵام فەرض و کیفایەیە، ئەگەر یەک کەس نوێژی لەسەر بکە تەواو، کۆمەڵە کەسێک نوێژی لەسەر بکەن تاوانەکە لەسەر هەموو ئەوانە تر لا دەچی. بۆیە بەڕێزان ئەگەر ئێمە بین تەماشای ئەرکانی ئیسلام بکەین هەر یەک لەوانە فەرزی هەیە و سنەتیشی هەیە، فەرزیشی هەیە و سنەتی هەیە. بۆ نمونە وشەی شەهادە، وشەی شەهادە یەک جار فەرزە لە عمری ئینساندا، مەسەلەن یان ئەو کەسەی کە دەیەوێت مسلمان بی یەک جار لەسەری فەرزە کە بڵێ ئەشهد ئەن لا إله إلا الله وأن محمدا رسول الله. بەڵام ئەدی دوای ئەوە سنەتە، بەڵکو ئێمە لە نوێژەکانمان لە دوعاەکانمان لە زکرەکان و چەندین حەدیثمان هەیە باسی فەزلی مەسەلەن ذکری لا إله إلا الله لە دوای نوێژەکان، یان مەسەلەی یعنی تسبیحات و تەحمیدات و ذکری خوا و تەکبیر و ئەوانە هەمووی طبعاً لە بابی سنەتە کە وەکو گوتمان تەواوکەری وشەی شەهادەن کە گوتمان بەجارێک فەرزە. بۆ نمونە سەڵاواتدان بەسەر پێغەمبەر درود خوای لەسەر بی یەک جار فەرزە لەسەرت لە عمرت، یعنی ئینسان خوای گەورە دەفەرمێ إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا، بصيغەی ئەمر صلوا عليه وسلموا تسليما. بەڵام ئەدی دوای ئەوە طبعاً فەزلی سەڵاواتدان بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گەورەیە و تەنانەت ئەو کەسە وەصف کراوە بە ڕەزیل بە بەخیل کاتی کە ناوی پێغەمبەر درود خوای لەسەر بی ببیستی و سەڵاوات نەدا بەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە بەڵام ئەمانە تر سنەتن. تەنانەت ئیمامی مسلم کە ڕیوایەتەکە دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم من صلى علي مرة صلى الله عليه بها 10، خوای گەورە دەجار یعنی ڕەحمەت بوو دەنێری ئەو کەسەی کە سەڵاوات بدەت بەسەر من. لە نوێژ بەڕێزان وەکو گوتمان ئەم پێنج نوێژە فەرزە، ئەم پێنج نوێژە فەرزە. بەڵام ئایا سنەتمان نییە لە نوێژ؟ بەڵێ زۆرمان هەیە لە نوێژ، لە جنسی نەفسی عیبادەت ئێمە سنەتمان هەیە. لە هەموو عیبادەتێک ئەوەی کە فەرزمان هەیە لە هەمان جنسی عیبادەتەکە چیمان هەیە؟ سنەتمان هەیە. یعنی بۆ نمونە مەسەلەن
يعني ام بينش نويجا فرزة بلام دوازده ركعت كسنتي مؤكدا كأو نويجانا أو سنتاني بيش أم بينش نويجان يعني بيش يان دواي أم بينش نويجانا أنجام ددري كأما يعني چندين فرمودي صحيح مان هي ك پیامبر صلی الله علیه وسلم ده فرميت لروج قيامت خواهی گوره يعني خانوك بوي درسك لبهش او كسيك چبك او كسيك محافظه بك لسر ام سنتانا اوش كبريتين لدو ركعات نويجي بيش سنتي بيش بياني 4 ركعات بيش نيورو 2 ركعات دواي نيورو 2 ركعات دواي مغرب 2 ركعات دواي عشاء بلكو حتى همانا بيش عصر 4 ركعات كسنتك مستحبة باشا يان لدواي نيورو خوي دوي مؤكدة بس 4 دوكيتر مستحبة أو جا مثلا نويجي تر نويجي كسوفا نويجي استسقاء نويجي حاجية زورا يان شو نويش اصلا ببيوي كناوكي دياري كرابي هاي هر كاتك انسان ويستي نويش انجام بده امانه هموي سنت بلان فرزكان ام بينج نويجا لروجي لجنسي روجي اما چون فرض مان هي كلا مانجي رمضان سنتش مان هي لغير مانجي رمضان يعني بون منا روجي دوشمو بينشم كبيامبر صلى الله عليه وسلم بروجي بو بلا ما سنته يان سيروجي بلين كبيدا قلت لي ايام البيض ها 13 و14 و15 هر مانجكي قمري باشا كصوم 3 أيام من كل شهر صوم الدهر كله حديثك متفق عليه يان كبيامبر صلى الله عليه وسلم ده فرميت روجي دوشم و بينشم كردوكاني انسان برز دبي ولا بو اسمان من بوي او روجانا دمويت باروجي بمكاتي كردوكاني من برز دبنو باشا روجي عرفه كخوای پیامبر صلی الله علیه و ده فرمید گو تاوانی صالي پیش و صالي دواتر خوای گوره لی خوشه بی که بلين حديث صحيح من هي كإمام مسلم روايتك و بلين روجي عاشوراء باشا كأمش بلين جناحي يكسال خواي جورا لإنسان خوش بي أو أنا هموي سنة أجابين زكاة خواي جورا فرضي كردوها لسر وكوجود مان أواني كدولة من نصابي مال ينجشتو تأستك دياري كراو خواي جورا ده فرميت والذين في أموالهم حق معلوم حق واجبة دياري كراو باشا بلام پیغمبر صلی الله علیه وسلم فرموده كإمام الترمذي روايتك ده فرميت إن في المال حقا سوى الزكاة لغير زكاتش بلام أما سنة أما شيء أما صدقية لغير زكاتش إنسان مال ببخشي پیغمبر صلی الله علیه وسلم يك لو حفت كسيك لفرموديك صحيح كده فرميت لجير سيبري عرش خواي جورة دبن أو كسيك كده فرميت رجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه أو كسيك يعني دبخشي أما زكاة نية مال خوي دبخشي سخي طبعا وتنانت ناويت كس آغاي بي بدست راس كدبخشي دستي شاب آغاي ليني لحج بريزان حج وكو قطمان عمري جارك فرصة بلام تو بوطريكو جاري دوما سيما بينجما أما سنته عمرة مثلا العمرة إلى العمرة كفارة لما بينهما هي أما لجنسي حج عمره مان هي كأما سنة بلان بريزان خالق قرنكاكا ليرا أويا إما أولويات دبي يعني ليرا أما بوشي أما مان باسكر فرض يعني شو سنة شي أولويات شي إما شهان أولاترا فرزك أولاترا عن سنتك أولاترا حتما فرزك أولاترا بوي إمام عمري إمام أبو بكر رزامة خوالي السلبي ده فرميت لا يقبل الله نافلة حتى تؤدي فريضة خواهي قوله هيش سنتك قبولناك حتى فرزك يجي بجنن يعني تبي شو نويج بكي حتى بيش مال بانجدان ها بنجارك عن نويج بكي دواي بنوي نويجي بياني بفوتيني يعني هر وكو هيش نكردو يعني اقابيتو يعني بنو استبوي حتى بيش ددقة هستا بنويجاكات بكردبو او دو ركعته اما باشتر بوك اوي كاتو شو هموي هستاوي نويجت كردو نويجي بياني فوتاندو إمام عمر ده فرميت أفضل الأعمال أداء ما افترض الله
والورع عما حرم الله وصدق النية فيما عند الله. هي أفضل الأعمال أداء ما افترض الله. شاكترين كردوا أوية كأتو جارك فرزكان جيبا جيبكي. عمري كري عبد العزيز ده فرميت أفضل العبادة أداء الفرائض واجتناب المحارم. شاكترين عبادة أويك فرزكان إنسان جيبا جيبك ودور كويت ولا حرام قد غكرا وكان باشا. إمام السفياني الثوري ده فرميت إنه لا يقبل، يعني إن الله لا يقبل نافلة حتى تؤدي فريضة. خواهي قوره هيج سنتك ليت قبولناك هتا فرزكي جيبا جي نكي. بلام ليرة برزان بسيارك أويا، يعني حديثك وكو قوتمان يعني دلالتي أودك كأجر تتنيا فرزكان جيبا جي كرد دچيا بهشت. بلام ليرة بو أوي بحالة تفسير نكري، يعني أما راسته بس آية معناوي أوى أم معناه لي ورجري كواتي إما السنة نكين كواتا بيسناك السنة أنجام بدين تاني فرزكان جيبا جيبكين أم معناه لي ورناجري بو لبر أوى چونكا چه دتواني فرزكان جيبا جيبكا بكاملي بتواوي ببيكمو كرتي چه دتواني، يعني إلا دبيكمو كرتيك نقصك خللك لا عبادتكان ماندا لفرزكان ماندا بيتجي بوي إما چون أم نقصة بركينوا. بزانه لفرموديك إمام أحمد وإمام طبراني روايتكن ده فرميت بيغمبر صلى الله عليه وسلم عماري كورا ياسر ده جيرتوا ده فرميت من لبيغمبر بيست درود خوالي سلبي فرموي زانه إن الرجل لا يصلي الصلاة ما يكتب لها منها إلا نصفها وثلثها وربعها خمسها سدسها عشرها. بزانه ده فرميت نفر هي مسلمان هي نوێژێک ئەنجام دەدا نوێژێک دەکە بەڵام تەنیا نیوەی لێ قبول کراوە یان یەک لەسەر سێی لێ قبول کراوە یان ڕوبعی تەواوە یان یەک لەسەر پێنجی تەواوە یان یەک لەسەر شەشی تەواوە یان یەک لەسەر دەی تەواوە. حتا دەڵێ یەکێک لەوێ بووە پرسیاری کرد گوتیان يعني چی چۆن؟ فەرمووی لا يتم القراءة فيها ولا الركوع ولا السجود. فەرمووی لەبەرەوە قراءەتەکەی تەواو نییە يان سجدكو ركوعكاني تواونين. بوي ابن القيم رحمة خوالي لبي ده فرميت وأما قياس ذكري لسر نويش همو عبادات تر همو كردا وكان تر ده چيتا ام چارچوية كمكرتي تدا باشا كمكرتي كان بچي پر بكينوا خويستا من بيد دالم اگر تو بتواني فرزكان خواي گورا جيبا جيب كي وك خواي گورا دەیەوێت وەک خوای گەورە پێڕازیە وەک خوای گەورە فەرموویتی بەبێ مسقال زەڕەیەک کەم و کورتیەک و خەلەلەک بەڵێ ئەمە مزجینی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەم کەسە دەچتە بەهەشت. بەڵام ئایا تو ئەو کەسەی من ئەو کەسەم ئێمە ئەو کەسانەی دەتوانین بەدڵنیایی نەخێن. بۆیە بزانە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی صحیح ئیمامی نسائی ڕیوایەتەکە شوعیب ئەرنەوت بە صحیحی داینەوە دەفەرمی چی؟ أول ما يحاسب الناس به يوم القيامة من أعمالهم الصلاة. ده فرمي لروج قيامته كم كردوا كإنسان حسابي لقلبك ليه نويجا. قال يقول ربنا عز وجل للملائكة خواي قورا بملائكة كان ده فرمي وهو أعلم وخواج دزاني بسيارك لملائكة كان ده خواج دزاني ده فرميت انظروا في صلاة عبدي أتمها أم نقصها. تماشي نويجاكي بندكي من بكن نويجاكي تواويان ناقصة كمكرتية فإن كانت تامة كتبت له تامة أجر تواو كامل بهيج كمكرتي تدانبي أو هذا نسري. وإن كان انتقص منها شيئا أجبيتو كمكرتي كتدابي قال خواي جورد فرميت قال انظروا هل لعبدي من تطوع تماشب كان بندكي من هيج سنتي هي أنجامي دا وتطوعي كل فإن كان له تطوع قال أتموا لعبدي فريضته من تطوعه ثم تؤخذ الأعمال على ذلك. فرموي أجبيتو سنتي هبي أو كمكرتياني كالفرزك دهن بسنتكان بريكنوا ودواء وده فرميت همو كرده وكان تريشي بوشي وازا خواهي قورا تماشي فرزكانك اگر كامل بي تواوبي اما او هابو دينوسري اگر نا بسنتكان پردكرينوا. بويلة فرمودي كتر امام طبراني روايتك وابن حجر بحسني دانوا بيغمر صلى الله عليه وسلم فرموشي من صلى صلاة لم يتمها زيد عليها من
سبحاته حتى تتم. دفرميت هر كسا كنويجكي كرد ونويجكي خلالي تدابو كمكرتي ونقصي تدابو كمكرتي كان بردا كريتوا با تسبيحات وذكر ها با بلين سنة كاني باشا بوي ابن تيمية رحمة خوالي بي دفرميت من قصر في أداء الفوائت فليكثر من النوافل فإن الله يحاسب بها يوم القيامة. دفرميت أو كسيكا كم ترخم بو لجيبجي كردني فرزكان یان فرزەکانی وەکو خۆی نەبوو کە مکورتی تێدا بوو با سنەتی زۆر ئەنجام بدە چونکە خوای گەورە لە ڕۆژی قیامەت حسابی لەگەڵ دەکرێت بەو شێوازە. بۆیە بەڕێزان تەرککردنی سنەتەکان بەڕاستی ئەمە پێشینان و زانایان و سەلەفی ساڵح پێیان دووڕاندن یعنی وەسفیان کردووە بە دووڕاندن. کەسێک ئەگەر بدوڕێ ئەوەیە ئەو کەسەی کە خۆی بدۆڕێنیت یان ئەو کەسەی کە شتێک بکە ببیتە هۆی ئەوەی کە لە ناو بچی ئەوەیە با سنەتەکان تەرک بکە. بۆیە ابن حجر دەفەرمی كان صدر الصحابة ومن تبعهم يواظبون على السنن مواظبتهم على الفرائض ولا يفرقون بينهما في اغتنام ثوابهما. زانە بەڕێزان چەند فەرقیان هەبوو لەگەڵ ئێمە چەند جیاواز بوون. ابن حجر دەفەرمێت هاوڵانی بەڕێز و ئەوانی لە دوای خوان هاتوون لە پێشینان و سەلەفی ساڵح ئەوان چۆن پەروش بوون بۆ ئەوەی فەرزەکان جێبەجێ بکەن ئەوها پەروش بوون بۆ ئەوەی کە سنەتەکانی جێبەجێ بکەن جیاوازیان نەدەخستە نێوان سنەت و فەرز. لەبەرەوە ئەمە تەنیا بۆ خێر و ئەجر و پاداشت هاتووە. ابن عقیل حەنبەلی دەفەرمێت الاستمرار على ترك السنن خذلان بەردەوامبوون لەسەر ئەوەی کە ئینسان سنەتەکان تەرک بکە ئەمە دووڕاندنە زەلیلی و سەرشۆڕیە. و شيخ الإسلام ابن تيمية رحمة الله عليه لا قسيك دفرميد من أصر على ترك السنن الرواتب دل ذلك على قلة دينه وردت شهادته. برزام زانه زور خطره يعني بويا يعني بداخه وزور جار استيما دبيني نفري واحد دلهري كاكا تبو او اشتناكي بو او هنالي بو او هناكي دلي وجاكاكا خو سنته خو فرزنيه قيتشيكا خو سنته خو فرزنيه اي باشا با سنة يجبي اي باشا اگه سنت مني كم توني كي ادي سنت بو چه هاتوا. بويا برزان ابن تيمية رحمة الله عليه بدا فرمت اوي كمصرة بردوامه لسر تركردني سنتكان اما بلغيه لسر اوي كدينكي كما ايماني لاوازه بلكو دفرميت دبيته هوي اوي كشهادي رد بكريته يعني بشاهد ناچ بروا كسكي كامل نيه. بوي برزان بخيراي باسي سودكاني انجامداني سنتكي يك لوانا وكو باس ما كر باراستنه لفرزكان اما اگه بمانوید فرزکان بپارزین دبی گرنگی به سنتکانش بدین. يونس بن عبيد كإمامك عابد بو ده فرميت ما استخف رجل بالتطوع إلا استخف بالفريضة. ده فرميت هر كسك أجر بكم بزاني سنتي بكم بزاني إلا رجاك دادي فرزكش جيب جيناك فرزكش بكم دزاني كم ترخم دبي تنانت لا فرزكش. وابن حجر ده فرميت ملازمة الاقتصار على الفرائض وترك التنفل يفضي إلى إيثار البطالة وعدم النشاط إلى العبادة. ده فرميت أو كسي كتنيا جرينجي بفرزكان بدا سنتكان ترك بك أمد بتهوي أويك كسكا تمال درجي كسكا دور دكويت ولا عبادة وبلن تشيج العبادات ورناقري خالك ترباريزان أوش أويا قوريي وجرينجي وبابلين أوهم أجر باداشتا لدس خوي ده يعني باريزان دورو كعد سنتي بيش نويجي بياني كسنتك زور مؤكدة يعني بداخة وكزور مسلمان هي نايكة كبيغمبر صلى الله عليه وسلم فرمي ركعتا الفجر خير من الدنيا وما فيها يعني شاكتر له هم الدنيا وهم أويك لنا والدنيا داعي أو دورك عن نويجي بيش نويجي بياني تنانت درست قضاء بكريتا وقايك فريانك درست قضاء بكريتا ولا برا وخير وأجري أو ده قوري باشا يان مثلا روجي رمضان ك فرزة بلام بيغمبر صلى الله عليه وسلم فرمي ثم أتبعه 6 من شوال ششلان كأما بيدا قلت شش روجي مانجي شوال كأما سنته بلام بيغمبر صلى الله عليه وسلم فرمي فكأنما صام الدهر كله وكأوي هم صال بروجيبوها كاكبو أم خير قوري لدس خد دي
يان بيغمبر صلى الله عليه وسلم لفرمودي كتر كإمام البخاري روايتك ده فرميد من تصدق بعدل تمرة من كسب طيب ولا يقبل الله إلا الطيبة. ده فرميد هر كسك أجر شتك ببخشي تنانت بقدر يقل قسبك يان خرمابي بس حلال بي فإن الله يتقبلها بيمينه خواي جورا بدست راس ورد أجري ثم يربيها لصاحبه أو جاء بوي جوردك حتى كما يربي أحدكم فلوه حتى تكون مثل الجبل. يعني بچكي حسب دالي كسك بيت نهار جوريك دالي حتى بقدر شاخك لي خواي جورا أوها بوي جوردك برزان أو جاء خالك ترى شوية دبيته هوي أويك خوالي لو كسا خوش بي خوالي وكسا خوش بي بزان إمام عثمان كاتي كدسنويجي بيغمبر صلى الله عليه وسلم أو هذا دسنويجي قريب برانبر كوملا صحابة بيغمبر صلى الله عليه وسلم شون دسنويجي قرتو أوش أوها دسنويجي قريب لأخيري دفرميد من توضأ نحو وضوء هذا هر كسك دسنويج أوها بقري وكو من استاكا قرتم ثم صلى ركعتين دواي أو درك عن نويج بك لا يحدث فيهما نفسه يعني لناون بيش أغاي لخوي بي غفر الله ما تقدم من ذنبي لو قورتر خواي قورة همو لا قناحو همو بلين توانكاني خوش بي يان قلت ما روجي رمضان فرزة بلام روجي عرفة يعني قناحي دو صالت لي خوش بي خواي قورة روجي عاشوراء قناحي صالك خواي قورة خوش بي أما كما خالك ترباريزان أويش كسكا مستحقي بهجد بي بسنة مستحقي بهجد بي بزانا إمام البخاري ده جرت وكا أبو هريرة لبيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر صلى الله عليه وسلم روجك بانجي بلالي كرد ها لا نويجي بياني بانجي كرد فرموي ولا يا بلال بين بلي تو چه كردوه كد كردوه كا بلين تو دلت بي خوش بي بو كردوه چونك والله من لا كلا رحلي إسراء ومعراج جيم لا دنجي بيد بولا بهشت چي وايلي كردو كتو بقيا أم أنجام أم بليا أو جاء بلن بلال حبشي فرموي والله تنيا أما شكبن بواكا من هتا استهيج جارك دسنويجك ريكو تواو كامل منقرتوا لهيج كاتك لشوبي روج بي هر كاتك بي إلا من هستاي ما دورك عد نويجم أنجام داوا دواي أوا مگر أوا بي هو كارك أو جاء پیغمبر صلی الله علیه وسلم فرموی دیار اما هو کارک اما استوکو پیدا گوتری سنتی دسنویش باشه اما سنت خو فرض نیه بوا پیغمبر صلی الله علیه وسلم جیل دنگی پی بوا هیچ تو او نمردو ل دنیا او لا بهشت خالك تربرزان خوشويستي خوا بدزديني او كسيك ملازمي سنتيش بك نكتنيا فرزكان جيبك ناتويت خوا اتو خوش بوي بزانه پیغمبر صلی الله علیه وسلم لفرمودي که صحيح امام بخاري روايتك ده فرميت وما يزال عبدي يتقرب الي بالنوافل حتى احبه بندكي من اوندا سنتكان انجام ده خوي نزيك دك توبو من با سنتكان حتى دقت او اسك من خوشم دوي او جا فرموده كدريجه ام فرموده لداتو بلين دخوينين زياتر بلين شرحكين اما كاتمان توابو اما انا براستي هموي بلغن لسر اوكا ام فرموده بلي لروي اعتقاد واما دبي عقيده من وابي لدين شتمان هي فرزه شتمان هي سنته واگر بيت ويكك تنيا فرز لسري ملزمه اواني تر ملزمنيه بلام اما اختبار اما تاقي كرنويه نابي انسان اكتفاء بس تنيا فرزكان بك لبرو چوكيما نازن فرزكان قبول بوينا قبول نبوينا تواون كاملا ناقصا بوي اما براستي دبي وكو بيشينان زانايان سلف صالح وكو اوان بير بكينوا هول بدين سنتكان زور انجام بدين بو اويكا لروج قيامت اگر كمكرتيك لفرزكان جدها خواي گوره ليمان خوش بي و او كمكرتيانا بلين پر بكرينوا على قلب بلاي كموا اگر بيتو بلين سنتي زياتريش مان بونا من توا على قلب بشي او ده سنت انجام بدين بو اويكا فرزكان اگر كمكرتيك تداوي بو اوي كبر بكريتا ولا روج قيامت ما بو اندازه كاتمان توابو كتايبم فرموديش مان هنا ان شاء الله لا برنامج داتو دينا سر فرموديك نوي واخر دعوانا الحمد لله رب العالمين.